لە ڕواندزەوە سەکۆی گەنجان لەگەڵتانە من ڕێناشاو قوتابی زانکۆی سۆران بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێک و هەرزەکار و بەکارهێنانی سۆشیال میدیا و دەرئەنجامەکانی ئێمە چۆن بتوانین تاکەکان وا لێ بکەین کە بە شێوازێکی دروست سۆشیال میدیا بەکاربێنن بۆ زیاتر زانیاری لەسەر ئەم بابەتە هاوڕێیانمان دەناسین. بەخێر بێن بۆ ڕواندز من محەممەد نەسڕڵڵا قوتابی زانکۆی سۆران ئەمڕۆ لەگەڵ بەرنامەی سەکۆی گەنجان باس لە ئەپەکان دەکەین کە بەگشتی هەموو ئەپەکانی فەیسبوک، سناپچات، ئینستاگرام کەوا چەندین کەس ئەم هەڵیان قۆستۆتەوە کە بە خراپی بەکاریان بێنن چۆن ڕێگری بکەین لەوانەی کە ئەم ئەپانە بە خراپی بەکاردێنن. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. ئێرە شاری پاشای گەورەیە. من دووهۆکم بابەتی ئەمڕۆمان جیاوازە باس لە سۆشیال میدیا و ڕای تاکە کەس دەکەین لە نێو کۆمەڵگادا. زۆر بەخێر بن. بەخێر بێن بۆ شاری ڕواندز. ئێرە سەکۆی گەنجانە. من کارۆخ محەممەد. بۆچی قسەی نەشیا و جوێندان لە تۆرە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی بەرچاو ڕۆژانە ڕوو لە زیادبوونە و چارەسەری ئەم کێشەیە چییە؟ سڵاو ڕێز ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من قوتابی ڤینا فریادم لە زانکۆی سۆران بەشی زمانی ئینگلیزی کە خەوانی چەندین بڕوانامەی جیاوازم. ئەمڕۆ دەمانەوێت باسی سۆشیال میدیا و ئازادی تاکە کەس بکەین. دووبارە زۆر بەخێر بێن. سڵاتانە بینبینێرە ڕویبیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکی کوردستان بن ئەم کاتتان باش. لە بەنامێکی تری سەکۆی گەنجان هاتینە داڵاتان بۆ تاواتێکنی بەرنمەیەکی گرنگ ئەویش سۆشیال میدیا و ئازادی تاکە کەسە لەگەڵ هاوڕێیان ئینشاءالله تەعالا مشتومڕەکەین و لە کۆتاییدا دەگەنێت دەرئەنجامێک بۆ ئەم بابەتە گرنگ و هەسیاری ئێستا. هاوڕێیان دووبارە بەخێر بێنەوە وەزعتان تەندروستیتان کەشەکەش ساردی کردووە زۆر باشن جەنابەت باش بێ. زۆر سپاس شێوازی بەرنامەکە خۆی وایە دەبی پێشکەشکارێکی هەڵبژێرین بەڕای من کاکرە دیار باشە. زۆر باشە بەسەری زنیگۆ هەر بە خۆتان ئەزانن کۆبوونەوەی ئەو ڕۆمان لەسەر بابەتێکی خۆی باوەکە ئێستا لە دنیای مۆدێرندا بابەتەکەشمان سۆشیال میدیایە و ئازادی تاکە کە سۆشیال میدیا خۆی لە سەدەکانی 19 بەڵام ئەوەی کە باوە لە سەدەی 21ەم لە دوای 2023 ئەگەر ئێمە وەکو ناوچە قسە بکەین وەکو کوردستان لە دوای 2023 زۆر باو بووە بەکارهێنانشی خۆی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ کەسێکە زۆر کار بە سۆشیال میدیا ئاکات و کەسێکی تریش هەیە زۆر ئیشی پێ نیە بەڵام ئێستا دنیاکە وای لێ هاتووە باوەڕ بکەم هەموو کەسێکیشی پێەتی بەڵام با من سەرەتا بە پرسیارێک بچمە ناو مەوزوعەکەەوە با پرسیار ئاڕاستەی کاک محەممەد بکەم ڕۆژانە چەند کاتژمێر سۆشیال میدیا بەکاردێنی جەنابەت؟ وەڵی کاکرێ دیار ئەگەر بڵێم شتێکی خراپە چووکە من کاتم دیاریکرااو نییە بۆ سۆشیال یانەی هەموو کاتێک بەکاری دەینم ئەکرێ بڵێم یعنی کاتی زۆریشم لەسەر سۆشیال میدیا ئەوجا نازانم بەحقەت هەر لایەنە خراپەکانیشی شەکانت دیارن لەسەر لایەنی باشەشی هەیە بەڵام کاتێکی وە هەم دیاری نەکردێکەوە بڵێم کافیە ئەو کاتە تەنها ئەو کاتم بیتن بۆ زیاتر کارکردن بە سۆشیال میدیا لە بواری ئابووریە لە بواری نەوەڵی زیاتر بخۆی ئێستا بۆ خوێندن و معلوماتیەوانە کە بە حکمەوە ئێمەش قوتابین ئەوە زیاتر بەکاردین و هەروەها متابعی ئەو شتانەی ڕۆژانە شەکەین و هەواڵەکان بەگشتی و زۆر شتی بینین یانەی زۆر شتی سەیرە بینین لە ناو سۆشیال میدیاکان بە تایبەت ئەو ئەپانێک کە دروست بوون زۆر ئەپن سپاس بۆ کۆمنتت مەمنون با بچینە لای دۆخان تۆ ڕۆژانە چەند کاتژمێر قسەکردن لەسەر میدیا شتێکی زۆر گرنگە بۆ دنیای ئێستای هەرێمی کوردستان و گشت جیهان کە بەدەستیەوە هەم دەناڵێنێت هەم سوود بەخشەتیایدا من وەکو خۆم و پیشەکەی خۆم کە بەردەوام ئەبێ متابعی سۆشیال میدیا بکەم بە ئەسنای ئەوەی کارەکەم پەیوەستە بە ڕاگەاندن و بابەتە من دەتوانم بڵێم زۆربەی کاتەکانی خۆم کەمترین کات بۆ بەسەربردننی ماڵەوە هاوڕێکانم هەیە کەواتە زۆرترین کاتی ڕۆژم بەردەوامی لەبەر هەم لەبەر ئیشەکە هەم لەبەر ئەوەی کە ئێمە لە دنیایەکین لە شوێنێک دانیشتنی وەکو هەرێمی کوردستان پێویستمان پێێتی چرکە بە چرکە لە چاودێری کاتەکان بڵێ ڕۆژانە چار بۆ 5 ساعت سۆشیال میدیا بەگشتی بەکاردێنم زیاتریش هەر بۆ کار و چالاشی ڕۆژانەی تم بۆ مەسائلی خوێندنە یاخود
وەرگرتنی هەندێک زانیاریە لە فەیسبووکە یاخود لە تۆڕەکانی تکە بەگشتی تیکتۆکە تەلگرامە و بۆ پەیوەندیکردن لەگەڵ هاوڕێ و برادەرەکانم بەکاری دێنین. خاتون ڕێناس هەر بەگشتی قسەی لەسەر سوۆشیال میدیا بکەین. سوۆشیال میدیا لە بواری ئێستادا تایبەت لە دنیای دەرەوە و لە دنیای ناوەوە کارێکی زۆرمان بە سوۆشیال میدیا دەبێت ڕۆژانە. خۆم زۆر سوۆشیال میدیا بەکار نایەنم بەوەی کە سەرقاڵی هەندێک کاری ترم وەکو فێربوونی زمانی ئینگلیزی و هەروە هەبوونی کۆمەڵە قوتابی فێربوون وابەست نییە ئێستا بە سوۆشیال میدیاوە ئازانم زۆربەی زانیاریەکان ئێستا لە سوۆشیال میدیاوە بەدەست زۆربەی زانیاریەکان لە ئینگلیزیمان هەیە لە سوۆشیال میدیا بابەتی لانگوی زۆرن لە سوۆشیال میدیا ئەتوانی سوودمەند بیت. تۆ سوودمەند بووی لە سوۆشیال میدیا؟ من سوودمەند بوومە لە سوۆشیال میدیا بەڵام بەپێی ئەو یعنی ئەو ئەکسپیرینسیە یاخود ئەو شارەزایە کە هەمە ئەوانیان زیاتر بەکاردێنم بۆی کە زۆر وابەستە نیم بە سوۆشیال میدیا زیاتر لەسەر کتێب و زیاتر لەسەر کتێب و ئەو زانیاریە کۆنانەی کە خۆم دووبارە دەتوانم نوێی بکەمەوە چکە ڕۆژانە یان کاتێکی زۆرم نییە بە سوۆشیال میدیا بەوەی کە دەوامم هەیە دەوامی مەکتەب و هەروەها لەگەڵ دەوامی زانکۆش ئەوانە ئاکەن کە من کاتێکی کەمترم هەبی لە بەکارهێنانی سوۆشیال میدیا هەروەها یعنی بەسەربردننی کاتێکی خۆش لەگەڵ ئەژی هەروەکی خەتۆڕێناسێ گوتی یعنی زۆربەی زۆر وەختێ من بۆ سوۆشیال میدیایە چونکو تازە هەموو شتێک بووە سوۆشیال میدیا وەکی هەنگۆ دبینن چاوێت خۆ ڕۆژانە شۆڵ پێتکەن ئەشم بێژم سوۆشیال میدیا بریتە لە پەیداکردنی زانیاری یاخود پڕ زانیاریکردنی ئینسان ڕۆشنبیریکردنی ئینسان و بەرەو پێشچوونی کۆمەڵگا ئەشم بێژم سوۆشیال میدیا شتێکە نەباشە و نەخراپە ئەڤەت گەڕێتەوە سەر کەسەکەی چاوە دێ سوۆشیال میدیا بکارێنیت ڕێگەکە باش یاخود ڕێگەکە خراپ. سواس من بەکارهێنانی سوۆشیال میدیا زۆر بەکەمی زۆر وابەستە نیم بە سوۆشیال میدیاوە ئەگەریش تەلەفۆنم هەروێنە بێ هەرکێشەم نییە خۆم زیاتر ڕانە هاتوم لەسەر سوۆشیال میدیا ڕاستی بەڵام بۆ مەبەستی زانست و زانیاری بەکاردێنم بە حکمی ئەوەی کە لە بەشێکی سیاسیم زۆر پێویستم پێی ئەبێ جاری وا بەکاری دێنم. بەڵام ئێمە ئەگەر داخلی مەوزوعەکە بین لانی ئەرێنی و نەرینەکانی سوۆشیال میدیا و ئازادی تاکە کەس خۆتان ئەزانن زۆر کەسانێکن کە ناوبانگ ئەبم لە ڕێگەی سوۆشیال میدیاوە ماڵباتەکەیان بەکاردێنن بۆ ئەوەی بەناوبانگ بن ینی وای کردووە شیرازەی کۆمەڵگا بەلانێکی زۆر خراپ دابردووە تێکی داوە شیرازەی کۆمەڵ ئێوە کۆمنتان چیە لەسەر ئەم بابەتە گەر یەکێک لەوە قسەمان بۆ بکە؟ طبیعی هەموو ئەپێک لایانی باش و خراپی هەیە سوۆشیال میدیاش بەگشتی هەم لایانی باشی هەیە هەم لایانی خراپیشی هەیە بەڵام جێگەی داخە لە کوردستانی خۆمان ئەوانەی بەکارهێنەری سوۆشیال میدیان ئەوەی من دەیبینم زیاتر بۆ لایانی خراپە و ئامرازێک بۆ وەرگرتن بەڵێ تێکدانی ڕەوشت و ئەخلاقی کۆمەلگە بەکاری دێنن و بەشەشی زۆریشی کار و بەرنامەی باشی هەیە لە ئاپەکان بڵاوی ئەکاتەوە بە تایبەت ئێستا تیکتۆک ئەتوانم بڵێم باوترینیانە پڕبینێتترین ئەپە لە سوۆشیال میدیا چی وای لێ کردووە کە تیکتۆک زۆر بەناوبانگ تیکتۆک ئەوەی وای کردووە تیکتۆک بەناوبانگ بیت لە ناو خەڵکدا تیکتۆک هەموو زانیاریەکان خەڵک لی بڵاو ئەکاتەوە زانیاری باش و خراپەکان باشەکانی ئەوەیە ئەوانەی کە سمینارێکی باش پێشکەش ئەەکەن یاخود ڕۆڵێکی وا ئایجێڕن بەگشتی لایەنی نەرێنی ئەشم بێژم یعنی مرۆڤوە لە هاتیە بووە کاڵک بۆ بەرنامە سوۆشیال میدیایدا هەروەکو هەنگۆ دبینن یعنی کابرادێ هەستیتن بیچێک بۆ خۆ دەرخستنێ مەشهورکردنێ باشە یان خۆ بۆ پەیداکردن بڕێکی پارەیەکی کەم ینی ئەندامێنە ماڵی بەکاردێنیتن يس بالفعل يعني هستيتن ولا خود كتن كساتي خو
دەست دەتن وێ ڕێکێدا ڕێکێدانێکی جیاوازتر لێوەم هەیە ڕاستە ئەوەی ئێمە لە کوردستان دەیبینین بەشێکی زۆر لە خەڵکی ئێمە بەتایبەت تیکتۆک بوویتە شوێنێک هیوادارین ڕۆژێک لە ڕۆژان هەرچەند دنیای تەکنەلۆژیا بەدەست هەرێمەوە نیە بەدەست دنیای هێزی دەسەڵاتەوەیە بەڵام ئەوەی من دەبینم من ناڵێن بێنم هەموو شتێکی خراپە بەتایبەت سەردەمی کۆڕۆنا بوو بە ناوەندێکی بازرگانی کردن بۆ خەڵک بۆچی خەڵک فێری سیستەمی دلیڤەری بوو کۆمپانیایەکان چێشخانەکان شوێنەکان و هەروە خەڵکێکی زۆر بە ئەکید خۆمان قوتابی بووم لە زانکۆ 2 ساڵێک و نیوی زانکۆمان بەڕێ ئۆنلاینەوە بەڕێوەبر لە ئێستای دنیای مارکتینگە بەتایبەت وڵاتانی وەکو سوئیسرا ئەڵمانیا بەریتانیا زۆرترین بازرگانە گەنجەکان کە تازە نسبەی ینی دەرامەدیان بە ملیۆنەها دۆلارە لە ڕێی ئۆنلاینەوە ئەنجامەدەن ڕاستە بەڵام ئەوەی ئێمە لە کوردستان وەکو گەنج دەیبینی نسبەی قوربانیدان من پێتان دەڵێم بەش بە حاڵی خۆم ئیشی زۆر ئەوەی لە وڵاتی ئێمە ئەبێتە قوربانی ژمارەیەکی سۆشیال میدیا وەکو ڕێگەزی مێینەش ئەبێ بە قوربانی بەڵام من دەڵێم لانی باشەکەی ئەوەیە گەنجانێکی باش خۆیان دروست کرد لە ڕێ فێربوونی زمان خول دەدەنەوە تەنانەت دکتۆری دەرونیمان هەیە ئێستا لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی خەڵکی ئێمە شەرم نەکا بچێت لە کلینیکدا بنیشێت کۆرسی دەرونی وەردەگریکەوە ئەمە دەتوانێت بڵێن سۆشیال میدیا شوێنێکی باشە بەڵام لامان کاتدا شوێنێکی خراپە بۆ ئێمە لە هەرێمی کوردستان چونکە نسبەی ژنێکی زۆر لێرە بۆم دروست بوو لەسەر قسەکانت ئایا ئازادی بەکارهێنانی سۆشیال میدیا بەڕای تۆ ئەبێ سنووردار بێ یاخودنا؟ من ڕێیەکی سەریع ئەدەم بۆ برادرانیش لەسەری بدەن من دەڵێم ئەوەی لە سۆشیال میدیای ئێمە دەیبینین بەڕاستی بووە بە شوێنێکی بێ سنوورکردن بەڵام ئێمە لە هەمان کات ناتوانین بە هەموو خەڵکو و دنیا بڵێن ستۆپ بکەن ناتوانین بەڵام دەتوانین پەروەردەیەکی باش بکەین تاکێکی باش لە دایک ببێت تاکێکی باش بتوانین پەروەردە بکەن هەر ئەوە نەبێ ئایپاتێکی بخەینە بەردەمی بۆ ئەوەی ناڵە لەسەر دایک و باوکەکە نەکات هەرچی ئەپلیکیشنە بیخەینە بەردەم ئێمە ناتوانین کۆنتترۆلی بکەین بەڵام ئێمە دەتوانین پەروەردەیەکی تەندروست پێشکەش بە کۆمەلگایکی تەندروست بکەن تەنانەت لە وڵاتی سین ئەگەوەر بگرین ئێستا مناڵەکانیان بە تەمەنی بچووک و بەرهەمێنان دەکەن لە ڕێی سۆشیال میدیاوە شتەکانیان نەمایش دەکەن بەڵام لە کۆمەلگای ئێمە سەرەتابێ بگەڕینەوە خۆمان بە خۆمان بڵێن کەین چیمان دروست کردووە چ مناڵێک بەرهەمدێنین ئەو کات بڵێن فەرمو سۆشیال میدیا بۆ تو حەزەکەم برادرانش لەسەر بەڕای من ئەو بەکارهێنانەکانی دوو جۆرە ئەگەر لە پێوەری یەکەم سیر بکەین لە پێوەری دووەمیش سیر بکەین لە پێوەری یەکەم ئینdividual communication هەیە لە دووەمەکەش سوشیال communication هەیە لە بوارەکە یەکەم کە تاکە گریتەوە ئازادی ڕادەربڕێنەوە باس لە تاکە کاتکە چۆن سوشیال میدیا بەکاربێن تو چۆن کۆمنتەکانی سەبار بە پۆستەکانی بدات هەر کەسێک ئەو پۆستەکات یعنی زۆر جار دەتوانانی تۆ کۆمنتی لەسەر بدەی کۆمنتەکە ئەرێنی بێت وا دەکات کەسەکە سەپۆرتی زیاتر بە بۆ کاری نوێ و باشتر بەڵام ئەگەرە تو سەپۆرتەکەی یعنی کۆمنتێکی نەشیاوە ئەو کەسەوە کاتکە دەست لە کارەکە بچێشتەوە لایەنی دووەمی سوشیال کۆمنیکیشنی پێگوتێ سوشیال کۆمنیکیشن ئەوێ پێکهێنانی چەندان گروپ بۆ بە مەبەستی فێرکردن بە مەبەستی بزنس و بە مەبەستێکی جیهانی ئەس بێژم لە کۆمەلگامەدا لە کولتوری ئەمەدا سوشیال میدیا هەتا ڕادەیەکی سنووردارە تو نەشی هەمت شتێکی بکەی یعنی خەڵکیمە ئەگەر بەرە خوب دێ هەتا پتریا زۆری ئۆپن ماینینە ئەگەر فکر بکەی مانە کاکرە دیار بە خۆی ئێستا کۆمنتەکان ئەگەر ئەمە سیر بکەین یعنی زۆربەی کۆمنتەکان تەماشای بکەین یعنی ئێمە کۆمنتێکی جوان نابینین کە بۆ پۆستێکی جوان کرد یعنی هەمووی کابرا پۆستێکی خراپەکە پۆستێکی جوانەکە هەردووچان یەک کۆمنتی بۆ دێتن یعنی یەک کۆمنتن هەردووچان چاوی ڕخنەی لەسەرە چاوی ژنێودان وا ئەزانی لە بازارێ ئەو کۆمنتانە بەکاردێنی و دواتریش سوشیال میدیا ئێستا بوویتە شتێک کەوا سوالکردن یان سوالکردنی بەڵێ سوالکردن کابرا دێتن کەسێکی کەم ئەندامی لە ماڵەوەیە لایڤێکی کردیتەوە بەس لەبەر خاتریوی کۆمنتی بکەن لەبەر خاتری ئەوەی شێری بکەن شێری بە ئەوەی بۆ بکەن لەبەر خاتری ئەوەی کۆمەڵکەس بیبینی بڵێ ڕێناز خان بە هەمان شێوە ناڵێم بوویتە سوالکردنێکی
کە ئۆنلاین سوۆشیال میدیا بووە بە شوێنی تیرۆرکردنی کەساتیەکان جوانە تیرۆرکردنی کەساتیەکان و گەنجان باشتر دەزانن تیرۆرکردنی کەساتی لە ڕێی سوۆشیال میدیا و لە لەوانەیە لە لای خەڵکی ئێمە شتێکی تازە ببیستن بەڵام ئێمە دەبینین زۆرترین سیاسیەکان زۆرترین ئەکادمیستیەکان لە ڕێی سوۆشیال میدیاوە تیرۆر دەکردن تیرۆر ئەوە نیە بتکوژن تیرۆر ئەوەیە لەگەڵ کەسێک کات بەسەر ئەبات خۆی ئەبینێتەوە دوای دوو کاتژمێری یعنی کچانی کۆمەلگای ئێمە گەنجانی کۆمەلگای ئێمە ئێستا دەگاتە حدێکە خەڵک بەکار نایێنێت یاخود بەفەیک بەکاردهێنێت هەڕەشەیان لەسەر یەکتان دروستکەوە تۆماس زانایەکە قسەی زۆر جوانی هەیە لەسەر بابەت دەڵێ شەڕی هەمووان دژی هەمووانە ئێستاش کە سیستەمەکە وابزانم بەگوێرەی سیستەمی سەرمایه‌داریە هەموو کەس بۆ بەکارهێنانی سوۆشیال میدیا بۆ ئەوە بەکارهێنێکە مەبلەغە پارەیەک سەرمایەکی بۆ خۆی دابین بکات ئەوەش کاریگەری هاوڕیان لەسەر ئەوە عنی قسە بکەین کە کاریگەری لەسەر خوێندنیش دروست ئەکە لە ساڵانی داهاتوودا طبعاً ببورێن من یەک بابەت بۆی بابەتەکان لێکتری حاڵی تر ببین لەسەر سێکتەرەکە کە دەڵێن ڕێنمایی دابنێت و سزا هەبێت چۆن ئێستا ئێمە سیستەمی ڕێگابانەکانمە بووە بە سیستەمی خاڵ بەخاڵ لە 2 هەفتە بەر لە ئێستا چەند جیاواز بوو ئەوەی کە ئێستا لەنەم خودی هەولێر و دوهۆک دەبینینە شوێنە خاڵ بەخە چونکە خەڵک تاکەشت کە دەتوانێت ئیلتیزاماتی سیستەمی پەروەردەی خۆمان چێ بکەین سزا باشە هاوڕان ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەو کێشە و گیر و گرفتانە چارەسەر بکرێن بۆ ئەوەی سوۆشیال میدیا بەگشتی لە زیاتی ئەوەی بەڵێنچینە بابەتەکەەوە لە چیە نەوەی تازەکە ئەو نەوەی کە تازە پێڕائگات کاریگەری لەسەر دەگەڕێتەوە بۆ خێزانەگەر لە خێزانەوە یعنی دەستپێکێکی نوێ هەبێت ئەمە دوولانمان هەیە نوێ کاری تێدا هەبێت کاتێک ڕێنمای خێزان نابێت تا چارە دوولان هەم خێزان هەم پەروەردە تەندروست پەروەردە بکەیت ئەتۆ کە دوو مناڵ کە گەورە ئەبێت کە گەورە ئەبێ دوو پەروەردە وەلاگرێت کاتێک لای دایک و باوکێتی دەوروبەری و کاتێک ئەڕواتە قوتابخانە تا ئەگەتەوە بەڵام لە قوتابخانەکانی ئێمە قوتابیەکانمان لە حکوومەت قوتابخانە حکومیەکان قوتابیەکانمان تەنها 2 ساعت لە ساعت 12 تا 5 ئێوارە باقی تەمەنەکەی خۆی لە ماڵەوە بڕێ دەکەن بێجگە لە مەکتەبە ئەهلیەکان کە مناڵ هەشتی بەیانی دەنێرین 3-4 ئێوارە ئەبینین بەڵام ئێمە دەبی بین یەکەم جار سیستەمی خوێندنەکانی خۆمان ڕێک بخین بزانین چەند ساعت مناڵی ئێمە لەوێ دەبی خوێندن هیچ نوێکاری تێدانە لەبەرەوە یەک دەرسێ دەرسەکە 30 دقیقە تو ناتوانین لە 30 دقیقە پەروەردەیەکی باش بدێ بە منداڵەکان لەبەر ئەوش لێرەدا هەنگو بەحسی بچووکا کرد باشە وەرن سەر گەنجا باغڤن لێرەدا مەگەنج هەنە زمانێکی زبر تاغڤن دیاڵە بۆ من چارەسەرێکی ببینن هەنگو چ بێژن خۆی ڤینەخان چارەسەر یعنی بڵێن بنبڕکردن نییە لەبەرەوەی سوۆشیال میدیا کاکڕێ دیارجان سوۆشیال میدیا لە دەسەڵاتی مەز بەدەرە حکوومەت ئێستا ناتوانێتن حکوومەت بڵێ وەڵام من سنووردارەکەم ئەو کەسا و ئەپەی بەکاردێنیان ئەو شتانە ناکرێتن بەڵام ئێمە لە ڕێی وشارکردنەوەش لە ڕێی کەسایەتی ئەکرێت لە ڕێی مامۆستا ئەکرێت لە ڕێی نەک بڵێم هەر کۆڕ و سیمینارات وانەکە یعنی هیچ التزاماتیان پێوە نەکەین ئەگەر بەدەیان هۆشیارکردنەوەش دابندێت کۆمەلگا ڕێگایەکی ترێ یعنی لە ئەوەی کە کار دەکەسەکەی بکات لە ئەوەی یعنی هەڵوێستی خراپ بەرامبەر شتەکان هەڵبیت من لەسەر وەڵامی ڤیناخان دەڵێم نەخێر دەتوانین گەنجی شەڕەنگێز لە ئاڵوودەبوون و لە توندوتیژی بینینە دەرەوە بۆ چۆن دەتوانین دەبێت تی بگەینین کە سوۆشیال میدیا 4 ڕێگەزی سەرەکی هەیە یەک پەیامدانی هەیە تیایدا بڵاوبووناوە هەیە سێم شت زانیاریەکان بە فلتەر بڕوات هەر ئەوە نەبێت کەسێک بێت خۆی ئێستا لە سیستەمی سوۆشیال میدیا شوارە وترەوە ئەگەر بۆ نمونە جگەرت بەدەستەوە دەربچی ئەوە ئاپەکەت بۆ ماوەی قەپات ئەکرێت بۆیە پێویستە ئێمە نابێت بڵێن نەخێر ڕوونادەت بەڵام لە هەمان کاتە من لەگەڵ ڕێی ڤیناخان دەهەم چونکە یەکێکم لەو کەسانەی کە لەو کەیسانە سەدان قوربانیمان هەیە کچن ئافرەتن دەبینین لە ڕێگەی شاشەکانی کەنانەکان تەلەڤیزیۆنی دەبینین کە ڕۆژانە چەند هاکەری کوڕ دەگیرێ ئیش لەسەر چی دەکات بازرگانی کردن بەوێنەکانی کرد کەواتە گەنجێکی ئاڵودەیە بەڵام کە دەگیرێ دەچێتە بەندین خانەکانەوە دەزانێت چه هەڵی کردو من ناڵێم چارەسەر نیە بەڵام ینی ئاڵودە ئەبێت هۆکارێکی ناگرێتەوە بۆ بێکاری گەنجان بێکاری هۆکارێکی گرنگە گەنجان لە ماڵەوە بمێنەوە ینی دەست بەتاڵ بکاتەکەات و ینی بێ ئیشی و پەنادە بێ بەرکارێک کە نەکرابێت ڕایەکی زۆر جیاوازم هەیە لەوانەیە برادرانیش هەمان شتیان هەبێ بەڵام لە قسەکردنە هەندێک جار قسەکردن پێویستی بە سنوور نییە پێویستی بەوەی خەڵک تێبگەینین یان لە ئێمە تێبگەن کە چ پەیامێکمانەیە من ڕێزم هەیە هەم کچەکانمان هەم کوڕەکانمان دۆخان ببوورە قسەشم پێ بڕی ئەی باشە ئێمە چی بکەین بۆ ئەوەی سوۆشیال میدیا لە زیاتی ئەوەی کاریگەری خراپی لەسەر کۆمەلگە و لەسەر
گەنجان و لەسەر ئێمە بەگشتی هەبێت چی بکەین باشە سوودمان پێ بگەینێت سوود بەخش بین لەو ئەپە باشانە وەڵامی جەنابەت دەدەمەوە سوشال میدیا کە هاتەکایەوە لەوەی هاتەکایەوە زانست و زانیاری بڵاو بیتەوە بۆ ئەوەی بڵێ کۆمیونیکیشن لە نێوان هاوڕێ و دۆست و خزمان هەبێت نەک بۆ ئەوەی ئێمە بە شێوێکی خراپ بەکاری بهێنین دیکەینە نمونەی وەڵامی ئێوە دەدەمەوە بەس بۆی بەسەڕێحتر وەڵامی پرسیاری ڤیناخان و برادران بدەمەوە لەسەر ئەوەی چ هۆکار بووە وای لە گەنجەکات ببێتە تاوان بکات سزا بکات ئێمە کچ و کوڕەکانمان با لەگەڵ یەکتر بە سەلاحیت قسە بکەین کچ و کوڕەکانمان لە کۆمەلگایەک دەژین کە دابوونەریت بەسەری زاڵە ئاین بەسەری زاڵە گەنجەکانمان کە بیر لە ئەوروپا بۆچی دەکەن و هەست دەکەن لەوێ حڕیەتەیە گەنجی کچمانەیە کوڕیشمانەیە بە هەمان شێوز بۆی هەڕەشە نەکەینە سەر ڕێگەزەکان دێت فیک سناپی فیک دروست دەکە فیسبووکی فیک دروست دەکەت بەیانی تا ئێوارە حەزەڕە جنسیەکانی تیاپڕاکرێتەوە ئەمە بووە بە کێشەیەک داوا دەکەین لێرە نزبەی ساڵانە کە ڕادەگەندرێت تاوانی کوشتن لەسەر چی ڕادەگەندرێت تێگەیشتنی عقلیەت تێگەیشتنی عقلێکی تێر و جنسێکی تێر پێویستی بە وشیاری بیرکردنەوەیەکی باشە لەسەر بۆچوونی کارۆخش کە دەڵێت چی بکەین من لەگەڵ جەنابتم من یەکێکە من با ئەزمونێکی خۆتان بۆ باز بکەم کە زۆر پێم باش بوو لە سەردەمی کۆڕۆنا کە ڕووی کردا جیهان و کوردستانیش من یەکێک بووم لەم گەنجانەی کە لە ماڵەوە دانیشتم بەڵام لە ئەستای لە ماڵەوە دانیشتنەکەی من بێ ئیش نەبوو سەیری شێوازی نووسینەوەی کتێبەکانم دەکرد و لە تەنسیقاتا بووم لەگەڵ مامۆستاکانی زانکۆم خۆم کە ئێستا خۆشبەختانە دەتوانم پێتان بڵێم ئەو دەرفەتەی کە من لە ماڵەوە بووم لە ڕێی سۆشیال میدیا متابعەکردن لە ڕێگەی گۆگڵ و شێوازەکانی نووسینێکی ئەکادێمێکی باشیت بەڵام ئێمە باسی خراپەکانەکەین من پێتەڵێم دەتوانین شتی باش لێ فێر ببین خراپەکان تۆ ناتوانین خراپەکان زۆر بوون ئەزانین خراپەکان زۆر بوون من پێتەڵێم ئەوە بۆچوونێکی دا من بۆچوونێکی جنسمدا لەوانەیە برادێکی تر کێشەی عقلی نەفسی هەبێت کە تۆ عقلی نەفسیت ڕووی لەوە ئێمە لە کوردستانی شەو لە بەیانی دەخەوین بۆمبەمان بەسەرادەم گەنجێکی شەڕەنگێزە گەنجێکی بێزارە گەنجێکی بێکارە گەنجێکە کە خاوەن ئەزمموی کاری خۆینە لە بەرامبەرچی کۆمەڵێک شتی تر بووینە بەدیل لە کۆمەلگای ئێمە گەنجێکی خاوەن ئەزمون دەبێت دابنیشە بە تەمای واستە تا دابمەزرێ بەڵام ئەگەر گەنجەکەی ئێمە بە فلتەری سیستەماتیک تێپەڕی بوو بە خاوەنکاری خۆ من پێتان نەڵم دەستان خۆش بێت ئەو هاوڕیان هەر لەسەر قسەکانی دۆخان کە لایانی باشەی باس کرد ئێستامە لایانی خراپەکان کەسایەتی سوشال میدیامان بۆ دروست بووە کە کەسایەتەکان یعنی بەجددی ئەوە هەر سەیریان بکەیت کە ئێمە بە خۆی دیژیانین بەڵام کە سەیرشمان کرد ئەو پاڵ پشتێکە بۆ ئەوان باشە ئەوان کە بە شتی ناشرین و یان شێوازی ناشرین کە پۆستەکانەکەن ئێمە ئەگەر چی بەس بە سیرکردنێک ڤیۆ بۆوان زیادە بیتن ئەوە ئەبێتە لایانی باشە بەخۆی بوویتە کەسایەتی بەڵام تو ئێستا کەسایەتێکی عقلانی کە بێنی ئێستا یعنی چەند ڕێنماییەکی جوان دەربکات یان چەند ڕێنمایە قسەمان بۆ بکە هیچ کەس کارەیەکی بنچینەیە بنچینەی بەڵای کۆمەڵگەکە بۆتە دوو زۆر پێ جگەلەوەی کە ئێمە ئەو زۆرە ڤیددیوانە شەکەین ئەو کەسایەتیان ئەەکەین ئێمە بێ ئاگەین کە کاریگەرێکی ناڕاستە خۆ دەکاتە سەر ئێمە زۆرترین ئەو کەسانەین ئەو کەسانی کە ڕخنە دەگرین پێشمان خراپە بەڵام لە هەمان کات خۆشمانی چەپڵان بۆ لێ دەدەین تا بە ئەمڕۆ بگەن تا بڵێن ئێمە گەنجی بێکارین گەنجانی ئێمە فەوتاون بەڵام من دەڵێم خودی ئێمە دەتوانین هیچ کاتێک درەنگ نییە بۆ ئەوەی شۆڕەشی پێشکەوتن لە وڵاتدا بەسەر ببین گەنجی ئێمە بێکار نییە گەنجی ئێمە خۆی بێکارەکات ئەگەر نە ئەتوانێت لەسەڕی جەنابتان نەخێر من دەڵێم گەنجی ئێمە بێکارە بۆ گەنجی ئێمە بە شەو بەهاگایە بە ڕۆژکە هەڵدەستێتەوە لایکی ئەم جۆر کەسانە دەکەت ئەمانە دەبن بە کەس لەسەر حیسابی من و تۆیەکی گەنج دەژین زۆر باشە دەستان خۆش بێ هاتینە کۆتایی بەرنامەکە زۆر سپاس بەڕاستی قسەی زۆر بەسوودان کرد دەستان خۆش برادرانی شتێکی خۆش بوو کەسێکی ساردش بوو بەڵام هیوادارم شتێکی باش ئێمەش هەروە بە هیوای سوود بەخشین ئینشاڵڵا هیواداریشین ئەوانەی کە سۆشیال میدیا بەکاردێنن بە باشی پەیامێکی کورد لە کۆتایی داگەر قوتابیان و هەواڵان برادران ڕێگە بدەن من دەمەوێت لێرەوە بڵێم هیوادارم بەکار
بەکارهێنەرانی سوۆسیال میدیا هیچی تر نەبن بە قوربانی مەرگێکی بێکارانە چونکە بەڕاستی ئێمە گەنجی بە ئەزمموین ئێمە داهاتووی ئەم وڵاتین بۆیە هیوادارم لێرەشەوە داوا لە دایک و باوکان دەکەم هیچی تر مۆبایل و تابلێت و کۆمپیوتەر مەدەنە بەردەستی مناڵەکان بۆ ئەوەی ناڵەناڵتان نەکەن پەروەردەیەکی باش بکەم بۆ ئەوی وڵاتێکی باش کوردستانێکی بەهێز بنیاد بنێ وەزارتی ڕۆشنبیریش بیت هیوادارین لە حکوومەتی داهاتوو لە کابینەی داهاتوو وەزیرێکی ئەکتیفتر بێت و بتوانێت خزمەتی گەنج بکات و لە نێو گەنج و هەوڵات بەهیوای کوردستانێکی ئارام و سەرکەوتوو ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بە هیوای کوردستانێکی بەهێز